هیچ ئاسۆیەک دیار نییە بۆ ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە بەغدادەوە. دادگای فیدراڵی عێراقیش هیچ بڕیارێکی نەدا بۆ ناردنی موچەی هەرێم و بەشێکی زۆری ئەندامەکانی دەستیان لە کار کێشایەوە. بەهۆی دەست لە کارکێشانەوەی ئەندامانی دادگای فیدراڵی عێراق ئەو تروسکایە ئومێدەی هەبوو بۆ دابەشکردنی موچە هەر زوو لە ناوچوو. بەرپرسانی هەرێمیش نزیکەی 2 مانگ بەسەر هەڕەشەکانیان دژی عێراق تێپەڕی کە لە ئەگەری نەناردنی موچە کاردانەوەی توندیان دەبێت، بەڵام جگە لە قورسکردنی ژیانی خەڵک و بڕینی قوتی موچەخۆران قسەکانیان هیچی لێ سەوز نەبوو. شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچە لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لەمەودۆ وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قبولی قبول. ئێستا زیاتر لە 50 ڕۆژە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە سەرباری ئەوەی بەهۆی شەڕی نێوان ئێران و قەواری زەوێنی دۆخێکی دەرونی قورس بۆ هاوڵاتیان دروست بووە. هاوکات بازاڕەکان بەهۆی نەبوونی پارەوە چۆڵ بوون و خەڵکی لە دۆخێکی سەختی بێموچەییدا ژیان دەکات. کاتێک کە باس زێتە سەر دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێم، حکوومەتی ماوە بەسەرچوو دابەشکردن و پێدانی دەخاتە ئەستۆی عێراق، بەڵام کاتێک تێتە سەر هەژماری من و تەوتینی موچە، حکوومەتە ماوە بەسەرچووەکە کێش دەکەوێتە کەوڵی و خۆی وەک هەرێمێکی سربەخۆی دوور لە عێراق نیشان دەدات و دەڵێت ئێمە کاری سربەخۆی خۆمان دەکەین و خەڵکو و موچەخۆرانی هەرێمیش حکوومەتی خۆیان هەیە. لە عێراق سەرجەم وەزارەتەکان هەموو مانگێک لە وادەی خۆیدا موچە وەردەگرن، زۆرێکیش لە بەرپرسانی هەرێمی کوردستان کە زۆر کات هەڕەشە لە حکوومەت و دامەزراوەکانی عێراق دەکەن و خۆیان لە ئاستێکی بەرزتردا دەبینن، موچە بە تەڵتینکراوی دەچێتە سەر حسابەکەیان. ئەوەی لێرەدا دەمێنێتەوە تەنیا زەرەر و زیانەکەی بۆ موچەخۆرانی هەرێمە. ئەمە لە کاتێکدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادە نیە 150 داهاتی ناوخۆ ڕادەستی بەغداد بکات بۆ ئەوەی مانگانە موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت. تەنانەت ئامادەش نییە موچە بە داهاتی نەوت و ناوخۆ بەسەر موچەخۆرانی خۆیدا دابەش بکات. بەپێی یاسا و بەرپرسیاتی حکومڕانێتی، حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بەردەم خەڵکی کوردستاندا بەرپرسیارە لە پێدانی موچە، هەروەک چۆن بڕیارەکانی بەسەر خەڵکیدا دەسەپێنێت و بە بڕیاری هەمان حکوومەت باج و ڕوسومات لە خەڵکی وەردەگیرێت. بەپێی زانیاریەکانی وەزارەتی دارایی هەرێم لە ساڵی 2024 تەنها داهاتی ناوخۆی هەرێم جگە لە نەوت گەشتووەتە 4 تریلیۆن و 800 ملیار دینار. ئەم داهاتە کە نادرێتە بەغداد بۆ موچەی موچەخۆرانیش خەرج ناکرێت. خۆ ئەگەر ناتوانن موچە وەک مافێکی سەرەتایی موچەخۆران دابەش بکەن، ئەوە با سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی دەستبەرداری پۆستەکانیان ببن و دان بەوەدا بنێن کە شایستەی بەڕێوەبردنیان نییە. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم 11 ساڵە بەدەست قەیرانی بەردەوامی موچەوە دەناڵێن و هەرجارە و بە شێوازێک دەست بۆ موچەکانیان دەبرێت. لە هەر ململانێکی سیاسی و قەیرانێکی ئابووری و داراییشدا یەکەمین قوربانی ئەم توێژەن کە بە هەڵسوڕێنەری ژیانی ڕۆژانەی کۆمەلگا و بزاوتی بازاڕەکان دادەنرێن. لە ماوەی ئەم 11 ساڵەدا موچە بە لێبڕین، نەدان و دواخستن دابەش کراوە. لە ئێستاشدا دوای چەندین ڕێککەوتن و تێپەڕاندنی هەمواری یاسای بودجە لە کاتی خۆیدا دابەش ناکرێت.